هاریس سەردانە هێزن ئەمریکی لە پۆڵەندای دەکات. پوتین لە وەزیری بەرگری داوا کرد لە بەرامبەر جوڵانەوەی هێزەکانی ناتۆدا لە ڕۆژهەڵاتی ئەوروپا پەرژینێک دروست بکات. کۆنگرێسە ئەمریکی پاکێتێکە ئالیکاریان بە نرخە 13.6 میلیارد دلار ئەرێدی. جێ بەرنامەیە کورد کۆنێکشن ئادەنگی ئەمریکا لە واشنگتۆنە پایتەختە سلااو و رێزێ من ساڵح دەمیجەر بووە بینەرین هێژە. لای مریشەوە جانی دیلان ئیدەمەتان خۆش. جێگەری سەرۆکۆماری ئەمریکا کەماڵە هاریس لە ڕۆژی هەینی سەردانی سەربازانی ئەمریکایی کرد لە پۆڵۆنیا. ئەو ڕۆژی پێنجشەممە لە وڵاتەدا بەسەر برد کە تازە لە 1.5 ملیۆن ئۆکرانی هەر لە دەستپێکی هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا پێشوازی کردووە. هاریس سوپاس هێزەکانی ئەمریکای کرد بۆ ئەرکەکانیان وەوتی ئێمە پابەندی خۆمان بەرامبەر بە ئەندامانی ناتو دووپا دەکەینەوە بۆ بەرگریکردن لە یەکتر لە ئەگەری هەر هێرشێکدا و لەم کاتانەی دەزیرێژی رووسیا و شەڕی پوتن و بەرگریکردن لە هەر ئینجیکی خاکی ناتۆ. هاریس بریاروایە پاشان سەردانی ڕۆمانیا بکات. پشتی عێریشە رووسیا لە دژی ئوکراینایە کۆمبوونا یەکێتیە ئەوروپی یا ڕۆژن پێنجشەم و ئینێ مژارە سربەخۆیە ئەوروپایە ژە رووسیایە و بەهێزکردنا بەرەڤانیە خوا گۆتۆپێش دکە. یەکێتیە ئەوروپی یەک ژێ هێزên ئابووریên mezin cîhanê lêgel ew dikare bibe hêzeke leşkerî ya mezin jî. Raporta Lisa Bryant ji Parîsê bafrawnêrî pêşkêş dike. کۆشکی ڤێرسای لە دەرەوەی شاری پاریس و گەورەترین کۆشکی شاهانەی جیهان کە سەدەیەک پێشی سەرکردەکانی جیهان تێیدا کۆبوونەوە و پەیمانێکیان واژۆ کرد کە کۆتایی بە جەنگی جیهانی یەکەم بێنێ، بەڵام لە هەمان کاتیشدا بناغەی جەنگی جیهانی دووهەمیشی تێدا داڕێژرا. سەرکردەکانی وڵاتانی یەکێتی ئوروپا بڕیارە ئەم هەفتەیە لێرە کۆببنەوە و ئەوان هیواخوازن لە ڕێگای بەهێزکردنی هێزی سەربازی یەکێتی ئەوروپاوە بتوانن بەر بە جەنگێکی گەورەیتر لەو قاڕەیە بگرن. بەرگریەکی بەهێزی ئەوروپا ئامانجێکی دیێرینی ئێمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسەیە کە لە ئیستادا خولی سەرۆکایەتی یەکێتی ئەوروپاش دەکا. ئەو هەفتەی ڕابردوو ڕایگەیان کە ئەوروپا چیتر ناتوانێت بۆ بەرگریکردن لە خۆی پشت بەلایەنەکانی تر ببەستێت، بەڵام تا پێش هێرشەکەی رووسیا بۆ سەر ئوکرانیا بەهێزکردنی بەرگری ئەوروپا بەشێک نەبووە لە بەرنامە پێشەنگەکانی سەرکردەکانی دیکەی ئەوروپا. ئەو شەڕی لە ئۆکرانیا هەڵگیرساوە شۆکێک بوو بۆ وشیارکردنەوەی ئەوروپایەکان لەو ڕۆوە کە ئەرکی ئێمە چییە بەرامبەر بەو وڵاتە و ئەمەش وای کرد ئەوروپایەکان درک بەوە بکەن کە دەبێت هەوڵی زیاتر بدەن بۆ پاراستنی خۆیان. وڵاتە ئەوروپایەکان تەنانەت ئەوانەی زۆر جار بێلایەن بوون وەک سوئێد ئیستا چەک و کەلوپەلی دیکەی سەربازی بۆ ئوکرانیا دەنێرن. هەروەها لە هەوڵێکی بێوێنەدا یەکێتی ئەوروپا خەریکی دابینکردنی داراییە بۆ کڕێنی چەک بۆ ئەو وڵاتەی لە ژێر هێرشدایە. هەندێک لە وڵاتانە یەکێتی ئەوروپاش کە ئەندامی ناتۆنیان لە ئیستادا ڕەچاوی ئەوە دەکەن ببنە ئەندام لە ناتۆدا. زۆرێک لە وڵاتان بۆ یەکەم جار لەم چەند ساڵی دواییدا خەرجیەکانی بەرگری خۆیان زیاد دەکەن. بۆ ئەڵمانیا ئەمە گۆڕانێکی بەرچاوە لە سیاسەتی ئەو وڵاتەدا لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە. پاراستن و بەرگری ئەوروپا لە 6 ڕۆژی ڕابردوودا زۆر زیاتر لە دوودەی ڕابردوو گەشەی کردووە. وڵاتانی دیکەش هەروەها پێشوازی لەو گۆڕانە دەکەن. ئەمریکا ماوەیەکی زۆرە داوا لە ئەوروپا دەکا خەرجیەکانیان زۆرتر بکەن بۆ بەهێزکردنی بەرگری ناتۆ، بەڵام یەکێتی ئەوروپاش خەریکی پلان داڕشتنی استراتیژیەکی سەربازی سربەخۆیە کە وابەستەی واشنگتۆن نەبێ. سەرکردەکانی وەک ماکرۆن دەڵێن ئامانجی پلانەکە بۆ تەواوکردنی ناتۆیە، بەڵام شارەزایان دەڵێن پلانەکەی ئەوروپا پەیوەندی هەیە بە دروستبوونی و گرژی و ئاڵۆزیانەی نێوان یەکێتی ئەوروپا و بەڕێوەبەرایەتی پێشووی ترامپ و هەروەها جیاوازیەکان لەسەر کشانەوەی واشنگتۆن لە ئەفغانستاندا. ئێمە بە جۆرێک بۆمان دەرکەوت کە ڕەنگە ئەمریکایەکان هەمیشە بۆ پاراستنی ئێمە ئامادە نەبن و ئێمە دەبێت خۆمان گرنگی بە ئاسایشی خۆمان بدەین. هەندێک پرسیاری ئەوە دەکەن کە ئایا ئەم هەنگاوە سەربازیی ئەوروپا درێژەی دەبێیانە؟ من هێشتا بە وریایەوە سەیری ئەو پرسە دەکەم. نامەوێت لە نرخی و قسانەی سەرکردە ئەڵمانیەکان و ئەوانی تر هەفتەی ڕابردوو گوتیان کەم بکەمەوە، بەڵام پێم وایە زارێ زۆر زووە بڵێن ئەوروپا هۆشیار بۆتەوە. شارەزایان دەڵێن چەند ساڵێک دەخایەنێت بۆ ئەوەی ئەوروپا بتوانێت هێزی بەرگری خۆی دروست بکات و ئەمەش هەنگاوێکە کە زۆری ماوە بۆ ئەوەی بتوانێت کاریگەری هەبێت لەسەر ئەو شەڕەی ئەمڕۆ لە ئوکرانیا دروست بووە. ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا لە ڕۆژی هێنی لە وەزیری بەرگری داوای کرد لە بەرامبەر جۆڵانەوەی هێزەکانی ناتۆ لە ڕۆژهەڵاتی ئەوروپا پەرژینێک دروست بکات.
پوتین لە میانەی کۆبوونەوەیەکی تەلەڤیزیۆنیدا لەگەڵ ئەنجومەنی ئاسایشی ڕووسیادا بە وەزیری بەرگری سێرگێی شویگە وت بەهێزکردنی سنوورەکانی ڕۆژاوامان بەهۆی ئەو کارانەی کە وڵاتانی ناتۆ ئەنجامی دەدەن ئەمە پێویستە بەجیا ڕەچاو بکرێت و داواتان لێ دەکەم راپۆرتێک ئامادە بکەن. وڵاتانی ناتۆ هەزاران سەربازیان بۆ ناوەڕاست و ڕۆژهەڵاتی ئەوروپا بڵاو کردووەتەوە لە وەڵامدانەوەدا بەرامبەر کردار لەشکریەکانی تایبەتی رووسیا لە ئوکرانیا و مەسکۆ داوای کردووە ناتۆ لە ڕۆژهەڵات سەربازەکانی بکێشێتەوە. و ئوکرانیا و رووسیا دوو وڵاتی هاوسنوورن لە ڕۆژهەڵاتی ئەوروپا. لە 24 مانگی ڕابردوو رووسیا سوپای ڕەوانەی ئۆکرانیا کرد و بە زەبری هێز دەستی کرد بە هەوڵدان بۆ دەست بە سەرایگرتنی ئەو وڵاتە. لەو ڕووەوە ڕوانینی جیاواز هەیە ئاخوو ئۆباڵی ئەم شەڕە لە ئەستوی کێدایە. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە بڕواستەتار چاودێری کاروباری ڕامیاری ڕاستەوخۆ لە سلەیمانیەوە لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. کاکە بڕوا خۆشاتن بۆ بەرنامەی کورد کۆنەکشن. زۆر کەسان ئۆباڵی ئەم شەڕی ئوکرانیا و رووسیا دەخەنە ئەستوی پوتن، بەڵام کەسانێکی تریش دەڵێن نەخێر ئەوە شەڕی ئابووری و استراتیژی ڕۆژاوا و ناتۆ و هاوپەیمانەکانیانە. ئێوە چی دەڵێن؟ بەڵێ سەرەتا زۆر سوپاس کاکجانێ بۆ بەرنامەکەت و بۆ بانگەشتەکەتان. سڵاو ڕێز بۆ بینەران. لە ڕاستیدا هەردوو بۆچوونەکە بۆچوونی واقعی واتە تا ڕادەیەک ڕاستی تێدایە، یعنی لە هەردوو بۆچوونەکە ڕاستی هەیە بە ڕێژە. بەو پێی دەتوانین هەردوو بۆچوونەکە بە کورتی وەکو پێناسەیەکی کورد پێناسەی بکەین لەوەی کە ئەوان فاکتەرەکانین ئەگەڕێنەوە بۆ نمونە ئەو بۆچوونی کە پێی وە ئەم جەنگە خواستی سەرەکی پۆتینە. بێگومان چەند فاکتەرێک هەیە بۆ کردنی ئەم قسەیە یاخود ئەم دەرخستنی ئەم بۆچوونە. ئەویش ئەوەیە بە دیدی من پۆتین لە ماوەی 10 ساڵی ڕابردووە هەستی بە بەهێزی خۆی کردووە بەرامبەر بە وڵاتانی ڕۆژئاوا بە تایبەت بە بەرامبەر بە هاوپەیمانی ناتۆ و ئەمریکا. لەو ڕۆی کە لە جەنگی سووریا یاخود لە ڕووداوەکانی بەهاری عەرەبی و بە تایبەت لە قەیرانی سووریا رووسیا تا ڕادەیەک سەرکەوتنی بەدەستێنا بەرامبەر بە ناتۆ و ئەمریکا. لەو ڕوانگەوەی کە خواستی سەرەکی پۆتین و دەسەڵاتەکەی یاخود ڕژێمەکەی ئەوە بوو کە بەشار ئەسەد وەکو سەرۆکی سووریا و ڕژێمەکەشی وەکو خۆی بمێنێتەوە و لە دەرەنجامی شار تا ڕادەیەک توانی لەم خواستە سەرکەوتوو بێت. و دواتریش لە ساڵی 2000 کاکە بڕوا زۆرێک لە شرۆڤەکاران دەڵێن هیچ سەرۆکۆماریکی رووسیا لەگەڵ ئەندامبوونی ئۆکرانیا لە ناتۆ نییە. ئاخۆ ئەگە سەرکۆمارێکی تر بووای لە جیادی پۆتن هەڵویستێکی جیاوازتری هەبوو؟ بەڵێ بێگومان ئەو پرسیارە ڕاستی پرسیارێکی زۆر جۆهەریە لەو ڕۆی کە رووسیا سیستەمی سیاسی لە رووسیا کۆی گشتی هیچیان لەگەڵ ئەوەدانین کە هیچ وڵاتێکی چواردەوروبەری خۆیان دراوسەی خۆیان ببێ بە ئەندام لە ناتۆ، لەبەرەوەی ترسی ئەوان لەوەیە کە ئەمریکا بتوانێت چواردەوریان بگرێەوە نەتوانێت، ینی رووسیا نەتوانێت هەژمونی خۆی لەسەر ناوچەکە زیاد بکە. بۆیە ئەم بۆچوونە ڕاست نییە کە تەنها پۆتین ئەم جەنگەی هەڵگریساندووە یاخود تەنها پۆتین خواستی ئەوەی هەیە کە ئۆکرانیا نەبێ بە ئەندام لە ناتۆ، بەڵکو ئەمە خواستی کۆی سیستەمی سیاسی لە رووسیا کە هەمویان کۆکرد لەسەرەوەی کە نەک ئۆکرانیا هیچ وڵاتێکی تری دراوسەی رووسیا نابێ بە ئەندام هاوپەیمانێتی. کاکە بڕوا وا دیارە دەرەنجامی شەڕی ناتۆ بەو جۆرەوە بەو شیوەنیەوە بەو مەرجانەی کە پۆتن دەویبی باتەوە، بەڵام لە هەمان کات ناتوانانی ئەم شەڕە بدۆڕێنێ. ئاخۆ دەرەنجامی ئەم شەڕە بە چ شیوەیەک دەبێت؟ بەڵێ کاکجانێ لە ئێستا زووە بۆ هەڵسەنگاندنی ئەم جەنگە، چونکە خۆڵە نەزانین ینی جەنگ کەرەستەی یەکلاکەرەوەیە بۆ هەندێک پرس، بەڵام ئەم جەنگەی کە رووسیا لەگەڵ ئۆکرانی هەڵگریساندووە هێشتا دەرەنجامەکانی بەڕوونی دیارنی، بە واتایی کە هێشتا رووسیا بە تەواوی بە قوڵایی هێزەوە نەچۆتە ناو ئۆکرانیا و ئەو هێزەشی کە بەکاری هێناوە ئەو راپۆرتانەی کە لە وەزارەتی بەرگری رووسیاوە بڵێن دەستمان کەوتو ئەی خوێنینەوە ڕۆژانە، رووسیا بەشێک لە هێزەکەی خۆی ناردووە بۆ ئۆکرانیا واتە تەواوی هێزەکەی نەخستۆتە کار. دیسانەوە دەرەنجامێکی تری لێکەوێتەوە لەوەی ئایا ئەگەر رووسیا بە قوڵایی هێزەوە
بچێتە ناو ئۆکرانیا ئایا ئەم جەنگە لە ساڵحی یان لە بەرژەوەندی رووسیادا تەواو دەبێ یاننا بەڵام ئەوەی کە ئێستا هەیە بێگومان رووسیا لە ئێستا ئامانجەکانی خۆی بە تەواوەتی نەپێکاوە لەوەی کە بتوانێت ئێستا لە ئۆکرانیا هەیە شورۆڤەکاران ئاماژە بەوە دەکەن کە بردنەوەی شەڕ بەشە ئاسانیەکەیەتی بیگومان لە گۆڕۆپانی شەڕدا بەڵام ئاخو پاش داگیرکردنەکە بەو پیەی رووسیا و ئەمریکا ئەزمونان هەیە لە ئەفغانستان و هەروەها ئەمریکا لە عێراقیش پاش شەڕ بە چ شێوەیەک دەبی پاش داگیرکردنەکە بڵێ لە ڕاستیە کات جانێ ئەگەر بۆ نمونە رووسیا لەو ئامانجەی سەرکەوتوو بێ لە داگیرکردنی ئۆکرانیا و گۆڕینی ئەو حکوومەتی کە لە ئۆکرانیا هەیە بێگومان بارگۆڕان لە سیاسەتی رووسیا و لە سیاسەتی ئەوروپا و بە تایبەت ناتۆ دروستە بێ ئەویش بەو مانایی کە دیسانەوە ئەوروپا ترسێکی گەورەی لێ ئەنیشێ بەرامبەر بە رووسیا کە تەنها ئامانجی سەرەکی ئۆکرانیا نییە بەڵکو پەلاماردانە بۆ چەند وڵاتێکی تری ئەوروپی کە ئەندامە لە یەکێتی ئەوروپا بۆیە لە دوای ئەم جەنگە لە دوای ئەو دەرەنجامانەوە ڕەنگە ململانەکان پۆڵتر ببنەوە ڕەنگە رووسیا کاتێکمان بەسەر چوو بڕاستەتار چاودێری کاروباری ڕامیاری کە ڕاستەخۆ لە سلێمانیەوە لەگەڵماندا بوو زۆر سپاس. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. سکرتێرê NATO Jens Stoltenberg îro înê lê bajarê Antalya bi wezîrê derveyê Tirkiye Mevlûd Çavuşoğlu re kom bû. Kombûna Stoltenberg bi mezinê dîplomatên Enqerê re li aliyekî civîneke dîplomatîk ya navnetewî bû. Roca pênşemê jî Çavuşoğlu mîvandariya kombûnekê di navbera wezîrên derveyên Rûsya û Ukraynayê de kir ji bo vehewandina krîza Ukraynayê. ڤلۆدیمیر زلێنسکی لە هۆنەرمەندێکی کۆمیدیۆ بۆ سەرکۆمار و ئێستاش وەکو سەرکردەیەکی جەنگ ئەو لە ساڵی 1970 لە شاری کریڤی ئۆکرانیا لە خێزانێکی جوو لەدایک بووە و لە ساڵی 2019 وەکو سەرکۆمار هەڵبژێدرا. ڕوسی و ئۆکرانی و ئینگلیزی بە باشی دەزانێت و بەڕوانامەی لە یاسا هەیە. زلێنسکی لەگەڵ ئۆلێنا کە سنیارۆنووسە و هەروە هاوکاری بووە هاوسەرگیری کردووە. هاوکارمان نامۆ عەبدوڵڵا درێژەی ژیاننامەکەیمان پێشکەش دەکات. لەوەتەی هێزەکانی رووسیا وڵاتەکەیان داگیر کردووە، سەرۆک ڤۆلۆدیمیر زێلەنسکی بۆتە سەرکردەیەک زۆر کەس لە جیهاندا شانازی پێوە دەکەن. نمونەیەکی سەرکردایەتی پیشانەدات کە تیایدا سەرۆک ئامادەیە تا 2 سات بەرگری لە وڵاتەکەی بکات. سەرڕایەوەی دەزانێت چانسی سەرکەوتنی زۆر کەمە. لە کاتێکدا هەزاران سەربازی رووسیا بەرەو کیڤی پایتەخت بەڕێوەن، بەرپرسانی ئۆکرانیا دەڵێن چەند پلانێکی تیرۆرکردنی سەرۆکەکەیان هەڵوەشاندوێتەوە. زێلەنسکی بەردەوام ڤیدیۆی خۆی بڵاوەکاتەوە دەڵێت من لە پایتەختم. بەم کارەی وەڵامی پرۆپاگەندەی رووسیا دەداتەوە و ورە دەداتە سەربازەکانی کە لە ڕیزەکانی پێشەوە بەرگری لە وڵاتەکەیان بکەن. پێش قەیرانی ئۆکرانیا کەم کەس لە دەرەوەی ئۆکرانیا ئەم سەرۆکە تەمەن 44 ساڵەیان دەناسی. ساڵی 2019 1970 دەنگەکانی بەدەستێنا و شکستی بە سەرۆک پێترۆ پۆڕۆشێنکۆ هێنا. هەڵبژاردننی زێلەنسکی بارودۆخێکە کە تیایدا ژیان لاسایی هوەر دەکاتەوە. پێش هەڵبژاردن زێلەنسکی ئەکتەرێکی کۆمیدی بوو کە ڕۆڵی مامۆستایەکی مێژووی دەبینی لە زنجیرە درامایەک بەناوی خەزمەتکاری خەڵک. لە نێو دراماکەدا وەکو سەرۆک هەڵدەبژێردرێت دوایەوەی ڤیدیۆیەکی بڵاوە بێتەوە کە بە توندی ڕەخنە لە گەندەڵی وڵاتەکەی دەگرێت. ساڵی 2018 پارتێکی سیاسی بە ناوی دراما تەلەڤیزیۆنیەکەوە لە ئۆکرانیا دروست کرا. زێلەنسکی کرایە کاندیدی ئەو پارتە تا ببێتە سەرۆکی وڵاتەکە، وەکو چۆن لە ناو دراماکەدا هەمان کارکرا. زێلەنسکی لە کریڤ ڕیه لەدایک بووە، شارێک کە دەکەوێتە ئەو هەرێمەی باشوور و ناوەڕاستی ئۆکرانیاوە کە زۆربەی خەڵکەکەی بە ڕووسی قسە دەکەن. کاتی خۆی بەشێک بوو لە یەکێتی سۆڤیەت. ساڵی 2003 زێلەنسکی هاوسەرگیری لەگەڵ ئۆلێنا کیاشکۆ کرد. کچێکی 17 ساڵان و کوڕێکی 8 ساڵانیان پێکەوە هەیە. هەرسێکیان بڕاوایە لەگەڵ زێلەنسکیدا لە کیڤ بژین. زێلەنسکی هەڵگری بڕوانامەی یاسایە لە زانکۆی کریڤڕێکی نیشتیمانی، بەڵام لە جیاتی یاسا کۆمیدیای هەڵبژارد و کۆمپانیایەکی بەرهێنانی فیلمی بەناوی کڤارتاڵ 95 دامەزراند. یەکێک لە دەستکەوتنە ئاساییەکانی زێلەنسکی سەرکەوتنی ساڵی 2006 لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی ئۆکرانیادا کە تیایدا ئەستێرەکان توانەکانی سەماکردنی خۆیان نیشان دەدەن.
ساڵی 2009 تا ساڵی 2010 لە چەند فیلمێکدا بەشداری کرد کە زۆربیان لە ژانری ڕۆمانسی و کۆمیدین. کاتێک هاتە سەر حکوم وڵاتەکەی 5 ساڵ بوو لە شەڕدا بوو لەگەڵ میلیشیا جوداخوازەکانی لۆهانسک و دۆنێسک دوو ناوچە کە بەشێکن لە هەرێمی دۆنباسی ئۆکرانیا. ساڵی 2014 رووسیا نیمچە دوورگەی کرایمیای لیکان بە وڵاتەکەیەوە دوای ئەنجامدانی ڕێفراندۆمێکی مشتوم ڕەهەڵگر لەوێ. سەرڕای ناوبانگە جیهانیەکەی لەم ساڵانەی دواییدا زێلەنسکی پاڵپشتی ناوخۆیی زۆر کەم بۆتەوە لە وڵاتێکدا کە گەندەڵی هێشتا گرفتێکی گەورە بوو وەکو کەسێک دەبینرا هەوڵێکی زۆری نەدا بۆ پاکردنەوەی وڵاتەکە لە گەندەڵی. مانگی یەک ڕاپرسیەکان نیشانیاندا تەنیا 30% خەڵکی وڵاتەکەی لەگەڵیدا بوون. لەم هەفتانەی دواییدا کاتێک ئەمریکا زانیاری هەواڵگری وڵاتەکەی بڵاو کردەوە لەبارەی نیەتی ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا بۆ داگیرکردنی ئۆکرانیا، زەلەنسکی ئامادە نەبوو باوەڕ بە دروستیە و زانیاریانە بکات. بە گومانەوە لە دروستی زانیاریەکانی ئەمریکای دەڕوانی هەندێک دەڵێن ئەگەر هەڕەشەکانی ئۆکرانیای بەجددی وەربگرتایەوە خەڵکەکەی دەیانتوانی باشتر خۆیان بۆ شەڕ ئامادە بکەن. بەڵام وەستانەوەی زلنسکی دژی رووسیا و داواکانی بۆ هاوڵاتیانی وڵاتەکەی تا دژی داگیرکەرە رووسیەکان بجەنگن زلنسکی کردووە بە پاڵەوانێک لە جیهاندا. کۆنگرێسا ئەمریکا ڕۆژە پێنجشەمە پاکێتەکە ئالیکاریین تەنگاڤیان بە نرخە 13.6 میلیارد دلار بۆ ئوکراینایا دۆرپێچکری و هەڤالبەندێن ئەمریکایên ئەوروپی پەسەند کرد. ئەف پاکێت تێ دە چارچوەیە یاسەیە خەرجکردنە حکوومەتێدا کۆبوو 5 مەهن دەرەنگ مایە. دە دەمەکێدا کۆ ئێریشên رووسیا لە ئوکرانایە بە هەزاران کەس کوشتنە و بهتری 2 میلیۆن کەس نەچارکردنە ژمارên خوا برەڤن. سیناتۆیە ئەمریکی پرۆژە بریارە 1.5 تریلیۆن دلار ئەرێ کرد بە پرانیە 68 لە بەرامبەر 31 دەنگان. دەموکرات و کۆماری دە ڕێکەبەریە هەڵبژارتنên ئیساڵدەنە لە دۆر بلندبوونا هەلواسان ئانکۆ ئینفلاسیۆن سیاسەتا وزەیە و بەندên پاندەمیە کۆرۆنایە لێ ئەو لە دۆری ئوکراینایە ji بۆ یوکراینیان یەکدەنگن. ئەوە لەگەڵ چڕبوونەوەی هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا کۆمەڵگەی ئەمریکی ئۆکرانی لە ناوچەی دەوروبەری واشنگتن دیسی سەرپەرشتی هەڵمەتێکی بەخشینی کۆمەکیان کرد بۆ یارمەتیدانی مرۆیی و پێداویستی بۆ ئۆکرانیا و بە هاوکاری کلیسەیەکی خۆجەیی. سەکەیب عەبدولئیسلام پەیامنێری دەنگی ئەمریکا لە ناوچەی سیلڤەر سپرینگ لە ایالەتی مەریلاندەوە ڕادەگەیەنێت کە سەدان ئەمریکی ئۆکرانی خڕبوونەتەوە لە بازارێکی یارمەتیدانی تایبەتدا بۆ ئۆکرانیەکان. هاوکارمان سەڵاح پیروتی ڕێژەی ئەم راپۆرتەمان پێشکەش دەکات. ئۆکسانە دینگاری نەیتوانی پێشی گریانی خۆی بگرێت لە دەمێکدا پەیامی بۆ خۆشەویستانی لە ئۆکراینە دەناردەوە. هەرگیز ناومید مەبن، گیان و دڵمان لەلاتانە، ئەوەندەی لێرە بتوانین یارمەتیتان دەدەین و هەموو هەوڵی خۆمان دەدەین. دینگاری لەگەڵ سەدان ئوکراینی ئەمریکی دیکە بەشداری لە بازارێکی تایبەتی خۆرخوازیدا دەکات کە لەلایەن کلیسایەکی دەرەوەی واشنگتۆنی پێتەخت ڕێکخرابوو. خەڵقی ئۆکرانیا زۆر نەترسن، دەتوانین بەرگری بکەین بەڵام پێویستیمان بە یارمەتیە. یانا دایک و باب و خوشک و برای لە یوکراینە ڕوبەڕووی شەڕن. ئەو هوەری خۆی دەفرۆشێ و کوڕەمێر منداڵەکەی ڤایۆلۆن لێدەدات بۆ ئەوەی پارە بۆ ئۆکراینە کۆبکەنەوە. کلیسایەکی ئۆرتۆدۆکسی ئۆکراینی لە شاری سیلڤەر سپرینگی ئایالەتی مێریلەند بانکێشتنی یوکراینیەکان دەکات کاری هوەری و بەرهەمی کارامەی خۆیان و نان و شیرنی خۆیان بفرۆشن بۆ ئەوەی پارە بۆ خەڵکی ئۆکراینە کۆبکەنەوە و بۆ پەناخوازانش کە وڵاتیان جێهێشتووە. تا ئێستا پەناخواز نەهاتوونەتە ئێرە و ئێمە بە تایبەتی هەوڵ دەدەین حکوومەت ئەگەری هێنانی پەناخوازان خێراتر بکات. بەڵام ئێستا ئەوە ئامانجی ئێمە نییە، دەمانەوێت خەڵک لە ئۆکرانیا بمێننەوە. لە دەمێکدا یاسادانەرانی ئەمریکایی داوای یارمەتی زیاتری لەشکری و کۆمەجی مرۆڤاتی بە کێف دەکەن ئەمریکی ئۆکرانیەکان و دانیشتوانی ناوچە لە هەوڵدان بەم شێوەیە شتومە کۆبکەنەوە. لەوە تا شەڕدەستی پێکردووە ئەو کلیسا سەدان پاوند شتومەکی کۆ کردوێتەوە و خزمەتگوزاری تایبەتی و نەزاکردنی لە کلیسای بۆ ئوکراینە ڕێکخستووە. گەلێک دانیشتووی ناوچە ڕۆژانە ناڕازی دەردەبڕن. ئەو خانمە 84 ساڵانە دەڵێت لەوە تا 2014ەوە ناڕازی سەبارەت بە هێرشی رووسیا پێشان دەدات. ئەو هەستی دەرد و پەژارەی من هەمە هەر بە خەیاڵدانایە. لەگەڵ ئەو هەموو ئازاری دەیچێژم و لە هەمان کاتدا شانازی دەکەم بەشێکم لەگەلی ئۆکرانیا. فرانکۆ زینکۆ دەڵێت خۆشحاڵە جیهان مەترسی هەڕەشەی رووسیای بۆ دەردەکەوێت.
ئەو پاشان تێکەڵ بۆ خۆپێشاندەرانی دەرەوەی کۆشکی سپی بوو کە هەزاران کەس کۆبوونەوە داوا بکەن گەماروی تونتر بەسەر رووسیادا بسەپێنن. لە دووری تۆپباران و کشتنە یوکرانیایە کەنیسەیەکە ویلایەتە ڤرجینیا ڕۆسی و یوکرانی کۆم دکە کو دەبێژن هەرچەندی دەسەڵاتداران شەر سەپاندیە لێ پرانیە خەلکێ حتا لە مۆسکۆیژی لێ دژی وی شەرینە. هەفکارێ مایحیە بەرزەنجی سەردانە کەنیسەیە کرد و ئەو راپۆرت ئامادە کرد. کڵێسایەک رووسی و ئۆکرانیەکانی پێکەوە کۆ کردوتەوە بێترس و دوور لە زرمەی بردومانەکانی رووسیا سروشە ئاینیەکان دەڵێنەوە. وەلێ ئەم کڵێسایە کە 25 ساڵە دامەزراوە لە ویلایەتی ڤێرجینیایە لە ئەمریکا و ئۆکرانیا نییە. وەگەوەی هاتوین بۆ ئێرە بۆ خواپەرستی لە هەمان کاتدا ململانی و ئاوەرەبوونی خەڵکی ئۆکرانیا بێزاری کردوین چونکە ئێمە هەموو برا و خوشکی یەکین. ئەوەی کە لە ئۆکرانیا لەلایەن رووسیا ڕوودەدات ڕاستیەکەی ململانی نێوان نەتەوەکان نییە، ئەوەندەی ململانەی سیاسیە. کەشێکی ئاینی هەمویانی کۆکردوتەوە دوور لە باهۆزەکانی جەنگ. هەر کامێکیان کە لێرەن بە قوڵی نزا دەکەن. لە رووسیاش کەم نین ئەوانەی کە دژی جەنگن. لە کۆتاییشدا دەشێ خەڵکی ناڕازی لە جەنگ زاڵبن بەسەر ئەو سیاسیانەی جەنگیان سەپاندووە. لەو باوەڕەیەدا مەگەر لە دیمەنە سیاسیەکە بڕوانی شتی زۆر بەڕێوە دەچن خەڵکێکن کە ئەم شەڕەیان دەوێ بەڵام زۆرینەی خەڵک لە مۆسکۆش ئەم شەڕە ناخوازن. ئەم شەڕە پێویستی نەبوو. ڕێگای تر زۆرە کە قسە لەسەر ئەو جیاوازیانە بکەن بەڵام کەسانێک ویستیان ئەو شەڕە ببێت کە لە دەسەڵاتدان. لەم کڵێسا ئاپۆرایە ڕۆژی یەکشەمەیە ئەوانەی لێران رووسی و ئۆکرانی و بەلەرووس و خەڵکی ئەو مەملەکەتان کە ڕۆژگارێ لە یەک وڵاتە بوون. ئایا جەنگ توانیوێتی پەیوەندی مرۆیی و کۆمەڵایەتیەکان بخاتە سەر سندان و هێزی چەکوشێکی نابینا؟ My mom is Russian. I was born in Ukraine. دایکم ڕووسە و خۆم لە ئۆکرانیا لەدایک بووم. هاوسەرەکەشم بایلەڕووسیە. من خۆم لە ئاوێنەیەکی تێکەڵاو لە سێنەتەوەم. ئەوەی کە دەیبینم لە نێوان ئۆکرانیەک و رووسیەکدا هەیە. پوتن ڕقی لەمەیە. لەو باوەڕدان پێویستە هەریەک لە لای خۆیەوە یارمەتی ئەوانە بدەین کە پێویستیان پێیەتی و ژنگەیەکی ئاشتیانە دروست بکەین پێکەوە. وەک بەرپرسانی ئەم کڵێسەیەش باسی ئەوە دەکەن کە پوتن بەم شەڕفرۆشتنەی ئەو ڕایەڵە کۆمەڵایەتیەی تا ڕادەیەک تێکشکاندووە کە لە نێوان رووس و ئۆکرانیەکاندا هەبووە. ئەم خانمە خۆی رووسیە و ئامۆزاکانی لە ئۆکرانیان. کەس حەزی بەم شەڕە نییە. پێویستە پشتیوانی یەک بین بێ ئەوەی بپرسین خەڵقی کوێیت لەو باوەڕدام دەرفەت لە ئارادایە بۆ جیابوونەوەکە بەڵام پێویستە پشگیری یەکتر بکەین. پەیوەندەکان تێکشکێنراوە. ئەوە رووسیا ئەوەی کرد تاوەکو خەڵکی ئۆکرانیا ڕقیان لە خەڵکی رووسیا بێت بە تایبەتی پوتین ئەوەی کرد. ئەوانەی لەم ڕیزەدا وەستاون و شان بەشانی یەکتری نزاکەن ڕەنگە نزاکانیان هاو بەشیەکی تێدا بێت بۆ ئەو جەنگەی بەرۆشی خزم و کەس و کارەکانیانی گرتووە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا ویلایەتی ڤێرجینیا. شەر و هشکەسالی ئەفغانستانê jiyana xelkê wê welatî zehmet kiriye ta radeyekê ku hinek ciwan zarokên xwe difroşin da ku debara jiyana xwe bikin. Di vê raportê de welatiyek dibêje ew hebên xewê didin zarokên xwe da ku rakevin û daxwaza xwarinê nekin. سەرقاڵە لەگەڵ هاوڕێکانی دایاری دەکات بەڵام سەدیقەی بچووک ئاگدار نییە کە داهاتووی بڕیاری لەسەر دراوە. باوکو دایکی بە $2000 بە ئەفغانیەکیان فرۆشتووە کە لە دەرەوەی وڵاتەشی. ئەو تەنیا مناڵ نییە بفرۆشرێت. ئەم کچە بچووکە، ئەم کچە بچووکەی دیکە و ئەمە هەمویان فرۆشراون. ئەم کچە بچووکە ئامادەکراوە بۆ فرۆشتن. زۆربەی مناڵانەی تیمی دەنگی ئەمریکا لەم کامپە چاویان پێکەوت وا دەرەکەون تەمەنیان لە 10 ساڵ کەمتر بێت. زۆربەیانیان فرۆشراون یاخود لە چاوەڕوانی کڕیاردان. کاتێک پرسیمان بۆچی مناڵەکانیان نەفرۆشن
پیاوێک بە ناوی عەبدولعەزیز بە تووڕەییەوە وەڵامی دایەوە. چام شوم پرێوەجی ئەولادۆتە دەخۆب گۆلەی حەبی خەو بە منداڵەکانمان دەدەین چونکە دەگرین و داوای خواردن دەکەن. ڕۆژانێک ژیانمان هەبوو، دەوڵەمەند بووین، پاشان وشکە ساڵی هات. کوڕە گەنجەکانمان لە شەڕدا تیا چوون. لە پارێزگای فەریاب ڕامان کرد و هاتین بۆ هێرات. لەوەتەی ئەم حکومەتە هاتۆتە سەر حکم، خوا دەزانێت نرخی فەردەیە گەنم بۆتە $25. چۆن بیکڕین؟ ئەوە 3 ساڵە بەم شێوەیە دەژین. باوکو دایکی دەڵێن مناڵێک دەفرۆشن بۆی مناڵەکانی دیکەیان لە برسا نەمرن. شەڕ و وشکە ساڵی ئەفغانستانی وێران کردووە. ئابووری وڵاتەکە پشتی بە هاوکاری دەرەکی دەبەست، بەڵام 6 مانگ پێش ئێستا کاتێک تالیبان هات و وڵاتەکەی گرت، پاڵپشتی نێودەوڵەتی بۆ ئەفغانستان کۆتایی هات. ئەوەش بووە هۆی داڕوخانی ئابووری ئەفغانستان و قۆڵبوونەوەی گرفتەکانی وڵاتەکە. 90 ئەفغانیەکان داهاتی ڕۆژانەیان لە $2 کەمترە. نزیکەی نیوەی خەڵکی وڵاتەکە مەترسیان لەسرە لە برسا بمرن. 1 ملیۆن مناڵ ڕوبەڕووی کەم خۆراکی بوونەتەوە. هیچ پارەمان بۆ دەرمان نییە، منداڵەکانمان خواردن نییە بیخۆن، بەم سەرمایە لەسەر ئەم بەردانە دەژین. هیچ ئاگرێک نییە گەرمان بکاتەوە. کوڕەکەم ویستام زباڵەیە هێنا، ڕەنگە 5 تا 10 سنتمان بۆ بکات، ئەوە بەهای ئێمەیە. باوکی سدیقە دەڵێت مناڵەکەی کە بووە هەرزەکار شوو بە کوڕی کڕیارەکە دەکات، بەڵام دانی پێدا دەنێت کە فرۆشرا ئیدی کڕیارەکە کۆنترۆڵی ژیانیەکات، تەنان دەتوانێت بیفرۆشێت بە کەسێکی دیکە. منداڵە هیچ نازانێت ئێستا بۆتە مڵکی ئەوان دەتوانن چیان پێخۆش بێت وای لێ بکەن. ئەو کارەمان کرد چووکە هیچ بژاردەیەکی دیکەمان لەبەر دەستدا نەبوو، نازانین چ داهاتوێکی دەبێت. لە کاتێکا قسەمان لەگەڵ دەکات ئەو خەڵکەی چواردەوریان گرتوین قسەکەی پێدەبڕن. هیچمان نییە چی بکەین دەپرسن. پاشان ژنێک کە تووڕە و بێ هیوا دیارە پێمان دەڵێت وەکو ئاژەڵ مناڵەکانمان دەفرۆشین. بلار هێژا بڤێ راپۆرتەیەم دەگەن داویە کورد کۆنێکشنە ئیرۆ مهێڤینە تشتێمە پێشکەشکێری بە دلێوە بوون تا ڕۆژا سێشەمێ. سلاوین هەفکارێ من حەیدەر کەریم و فەرهاد فەلاحی لە کۆنترۆلی و لەڤەر لە ستودیۆیین جانی دیلان و من ساڵح دەمی جەرج بۆوە هەر شاد و بەختەوەر بن. بمێنە خۆش.